فلیمی جیمی وەسوود فلیمێکی هۆلیوود لەسەر بودجەیەکی تایبەت کە هونەرمەندی ئێرانی ماز جوبرانی ڕۆڵی سەرەکی هەیە لە فلیمەکەدا. فلیمەکە باسی هاوڵاتیەکی ئێرانی دەکات کە بەختیاوەری بووە و مافی نیشتەجێبوونی لە ئەمریکا دراوەتێ. دەزانیت لە 10 جاردا 9 جاریان ئەگەر کەسێکی ڕۆژهەڵاتی لە فیلمێکی ئەمریکاییدا ببینیت ئەوە ڕۆڵی تیرۆریستیان کەسێکی خراپ دەبینێت. بیرمان لەوە کردەوە بە شێوەیەکی کۆمیدی باز لە کەسێک بکەین ڕۆژێک دەرباز دەکات. لەم فلیمەدا گاڵتەیەکی زۆر کراوە، بەڵام ئایا ئەم نیگەرانی لە لای بەشداربووانی ئەم فلیمە دروست کردووە یان نا؟ خەڵکێکی زۆری ئەمریکایی هەن نێونەتەوەی بیر دەکەنەوە و دەیانەوێت لەبارەی بەشەکانی تری جیهانەوە زانیاریان هەبێت. لە ڕێی نمایشتەکان و دیمەنەکانمانەوە ئەمە دەزانم. بۆ لایەنگرانی ترامپیش ناتوانم پشتیوانیان بەدەست بێنم، تەنانەت ئەگەر فیلمەکەشم ناو بنێم ترامپ باشترین کەسە. لە دیمانەکەمدا لەگەڵ ماز بۆی باس کردم بەرهەمهێنانی ئەم فلیمە چەند قورس بوو. کاتێک فیلمێکی سربەخۆیانە دەکەیت دەبێت لە دەستپێکەوە تا کۆتایی کاری تیادا بکەیت. وێنەگرتن 18 ڕۆژی ویست، بەڵام ئیشەکە ئیشی 10 ساڵ بوو و هەر یەکەش لە جێی خۆیەوە هەوڵی دۆزینەوەی دابشکاری داوە. تەنانەت نەمانتوانی ستۆدیۆیەکی گەورە بەدەستبێنین. ماز کە کاریکتێری جیمی هەیە لە فلیمەکە پەیامێکی خۆی هەبوو بۆ دانۆڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی. دۆناڵد ترامپ دەزانیت چی دەوێت؟ دەبێت یەک جار خواردنی ئێرانی بخۆیت. ئەو خواردنە دڵخۆشت دەکات و بەو شێوەش قسە مەکە. دڵنیات دەکەمەوە کەباب هاوڕێی تۆیە. All the while chanting, he's going to America, referring apparently to their ringleader, this man. فلیمی جیمی وەسوود هەر ئەوڕۆ لە 13 مانگی پێنج لە واشنگتن دیسی، لۆس ئەنجلس، سان فرانسیسکۆ و نیویۆرک بڵاو دەبێتەوە.